دوای 27 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی کوردستان پێشێلکردنی مافی ئازادی هاوڵاتیان بەردەوامی هەیە و لەسەر بیرروڕای سیاسی چەندان هاوڵاتی لە باڵەکایەتی لەسەر کاردوور خراونەتەوە و لێیان دراوە و خراونەتە زیندانەوە. تەنانەت کارمەندی کۆمپانیەکانی پاکەرەوە کارمەندیان دوور خستۆتەوە لەسەر بیرروڕای سیاسی. ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی ناوچەکەی لێکەوتۆتەوە. لە کاتێکیدا کە ژیان و گوزەرانی خەڵک لەو پەڕی خراپیدایە بۆی سیاست و حکومڕانی خراپی ئەم دەسەڵاتە خەڵک ناچارە ڕەخنە بگرێت و خەڵک ناچارە ناڕزایی دەرببڕێ. بەڵام لەلایەن حیزبی دەسەڵات لەو ناوچەیەدا چەند جار تووشی ڕفاندن و گرتن و ئەشکەنجەدان بوونەتەوە. ینی مامۆستای ئاینی کە لەسەر مینبەر ڕەخنە لە حکوومەتەگرێت حکوومەتەگرێت لە دەسەڵاتدارانەگرێت تووشی بەرباران و هەڕەشا بێتەوە. چالاکوانان ئەڕفێنرێن، ڕۆژنامە نووسان لیان ئەدرێ، کەسی مەدەنی کە بەشداری چالاکی هەڵوێستی مەدەنی ئەکات لەلایەن حیزبی دەسەڵات و لەلایەن هێزی دەسەڵاتەوە ئەرفێنرێت بە نیوە شەو هێرش ئەکرێتە سەر ماڵ و لە ماڵەوە ئەرفێنرێن و دوای چەند ڕۆژێک ون ئەکرێن و بە زەخت و فشاری خەڵک و چالاکی مەدەنی نەبێ ئازاد ناکرێن. لە هەرێمی کوردستان ئەگەرچی دوو حیزبی چەکدار خۆیان بە ئازادی خواز و دێموکرات دادەنێن، بەڵام بەردەوام ئازادی هاوڵاتیان پێشێل دەکەن و ئازادی ڕادەربڕینیان لە هاوڵاتیان سنووردار کردووە و لەسەر بۆچوونی جیاواز هاوڵاتیان دەخەنە کونجی زیندانەوە یاخود دەرفێنرێن یان تووشی هەڕەشە و نانبڕین دەبنەوە. باڵەکایەتی یەکێکە لەو ناوچە ئازادی خوازانەی کوردستان بەردەوام بە ڕوویستەم و زۆرداری وەستاوەتەوە. پەناگە بووە بۆ ئازادی خوازان، بۆیە بەرتەسکردنەوەی ئازادی لەو دەڤەرە نیگەرانی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بە دوای خۆی داهێناوە و دەڵێن ئەو دۆخە قبوڵ ناکەن. ئەگەر ئێمە بە مێژووی ئەم ناوچەیەدا بچینەوە، مێژوەکەی ڕوون و ئاشکرایە کە خەڵکی ئەم ناوچەیە هەرگیز پەیوانە بووە و قەنەعەتی بەوە نەبووە کە دەستەڵاتێکی معدود، دەستەڵاتێکی معەیەن بتوانێت هەیمەنەی خۆی بەسەردا زاڵ بکە. ئەو نایەوێت، چونکە ئەو باوەڕی بە ئازادی هەموو ئینسانەکەیە، باوەڕی بە ئازادی دینی هەیە، باوەڕی بە ئازادی ئینسانی هەیە، باوەڕی بەوە هەیە کە هیچ کەسێک حکمی نەکات لە خودی قانون زیاتر. لە هەر کۆمەلگایە کە ئازادی ڕادەربڕین نەچەسبێت، ئێمە ناتوانین گرنگی پاشەڕۆژێکی چەسپا و جێگیری دیموکراسی تێدا بکەین. لە هەرێمی کوردستان بەداخەوە دوای زیاتر لە چارەگە سەدەیەک لە حکومڕانی خۆبەخۆی کوردیدا بە شێوەیەکی بەردەوام ساڵانە مانگانە ئەتوانین بڵێن ڕۆژانەش بە شێوەیەک لە شێوەکان بە فۆرمی جیاواز لە ژێر تایتڵ و ناوەڕۆکی جیاواز ئازادی ڕادەربڕین پێشێلەکرێ. بەهۆی باڵادەستی حزب لە هەرێمی کوردستان یاساکانی مافی مرۆڤ بەردەوام پێشێل دەکرێن و ئازادی تاک فەرامۆژ دەکرێت. بێگەڕانەوە بۆ یاسا و فەرمانی دادگاکان هاوڵاتیان لەسەر بیرروڕای ئازاد دەستگیر دەکرێن و سزا دەدرێن. هاوڵاتیانی باڵەکایەتی بەردەوام پشتگیریان لە شۆڕشە ئازادی خوازەکان کردووە لە پێناو بەدەستهێنانی مافی هاوڵاتیان. بەڵام لە ئێستادا لەلایەن حزبی دەسەڵاتەوە ئازادی هاوڵاتیان بەرتەسک کراوەتەوە. ئەمەش نیگەرانی سەرجەم چین و توێژەکانی دەڤەری باڵەکایەتی لێکەوتوێتەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.